بەرزبوونەوەی نرخی بنزین کەرتی گواستنەوەی لە سلێمانی دابەش کردووە. بەشێک لە شۆفێرانی تەکسی بەهۆی بەرزی نرخی بنزینەوە کریان لە نێو شار بە بڕی 750 بۆ 1500 دینار بەرز کردوتەوە. بەشێکی دیکەیان دەڵێن سەرنشینان توانای گرانیان نییە و ناچارین بە نرخی پێشوو کار بکەین. سعرە گران کردووە هیچ نەفەر گواستنەوە؟ ئەرەوەڵا چەنێ؟ وەڵا 1500 بە ژێرە شوێنەکان ئێوە حاڵە مەقولە 1000 بێ گران بێ بەگرانەڕ چی بکەین مەجبورین. ئێستا کە بنزین گران بۆ تۆش سەری تەکسیەکە و گران کردووە مەسەرەن گواستنەوەی نەفەر؟ وەڵای مەجبورین ئەرەوەڵا ئەی چی بکەین ئەگەر تۆ ئاوایسە من دوێنێ بای 10000 تێ کردووە لەم 1200 8 لیتری کردووە 8 لیتر بەشی چیەکە ئەنی هەر دوو جار تەبری داگیرسێنە تیان نامێنێت. خەڵک سەرەکەوێ لەگەڵ تا کە بڵێ سعرەکە مەسەن جار پێشتر بۆ ڕاپەڕین بنونە بە 7000 ڕۆژ بێت تۆ بڵێ 8000 لەگەڵ تا سەرەکەوێ بۆ خوایە کەم نەوەڕا چی بکەین ئێمەش گیرمان خواردووە کاکە یعنی نەفەرەکە سەرراخەی ئەڵەن کابرا ئیش ناکە سەری شێخەیت هەروەکو جاران وەڵای زەرەرەکەی لە زەرەرای تۆ جاری وایە ئەچی بۆ شوێنە دوورانە دوای لەو سەر بە بەتاڵیتەوە ئەمە دوو جار وێ بە زەرەر. بۆ ڕاپەڕین چەنە خستۆتە سەری؟ بۆ ڕاپەڕین وەڵای بەلایانی کەمەوە بێ هیچ نەبێ 1000 2000 بخەینە سەر کاکە. ئێستا بە 7000 بۆ ڕاپەڕین. بەڵێ بۆ ناوشار پێشتر چەند بوو ئێستا؟ وەڵایی بۆ ناوشار زۆر جار 7000 ڕۆژ جار لە ڕاپەڕینەوە. نانە بنمونە لێرەوە بۆ ناوشار لەسەر لە مەولەوە هێناوە بۆ ترمینالەکە 4000 پێشتر 3000 جە 3000 مەجبوریشن کرا مەجبوریشین تۆ وەنزی 1200 ماقولەتی دیانی. لە بەرامبەر ئەم گرفتەدا سندیکای شۆفێران مژدەی ئاسانکاری دەدات و ڕای دەگەێنێت لە دوو ڕۆژی داهاتوودا بنزینی 750 دیناری لە بانزیخانەی تایبەت بە تەکسی و پاسەکان دابەش دەکرێت تاوەکو ڕێگە لە گرانبوونی کرێی گواستنەوە بگیرێت. شۆفێرانی تەکسیش و پاسیش هیچ کامێ لەمانە تەمەنەی ئەوان نەکردووە کە بنزین گران کرد. ئێمە خۆشبەختانە نووسراوێکمان ئاڕاستی بەڕێز قایمقامی مەرکەزی سلێمانی کردووە بەڕێزیان ئارێزگای پارێزەری سلێمانی کردووە پارێزگای سلێمانی ئاڕاستی بەڕێز سامانە سروشتیەکانیان کردووە و ئینشاءڵڵا بەیانی وعدیان پێداوین کە چەند بەنزیخانەیەک جاکەینەوە بۆ پاس و تەکسی ناوشار و ئێمە بەبێ فەرق و جیاوازی لە هەوڵای چ بۆ پاس چ بۆ تەکسی لەبەر خاتی بەرژەوەندی ئەم شارە و هاوڵاتی ئەم شار. لە نێوان فشاری گرانی بنزین و کەم توانایی هاوڵاتیاندا تاقە هیوا بۆ شۆفێران جێبەجێکردنی ئەم بەڵێنەی سندیکایە تا بنزینی حکومی لە بنزیخانەی تایبەت دابەش بکرێت تا ئەوانیشکرەی گواستنەوە بە نەگۆڕی بهێڵنەوە و پینۆپەڕۆی قەیرانێکی دیکەی حکومەتی ماوە بەسەرچوو بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.